سەرقاڵی ژەنینی دەفە. ئەو ناویکانیە و ژەنیارێکی گەنجی دەفە لە شاری سلێمانیدا. ئامێری دەف جیاوازیەکی زۆری هەیە لەگەڵ ئامێرە میوزیکیەکانی تر و پێویستی بە ماسوولکەی بەهێز هەیە. گەرچی ژەنیاری کچی دەف لە ناوچەکەدا کەمن، بەڵام لەم ساڵانەی دواییدا ڕوویان لە زیادبوون کردووە و کایانی ژێکێکە لەوانە. لە ساڵی 2019 دەستم کرد بە ژەنینی دەف، بۆ یەکەم جار ئاتمە فێرگەی مەحوی بوو لای مامۆستا جەنگین. سەرەتا پێم وابوو شتێکی قورسە ناتوانین فێر ببی بە وابەزووی، بەڵام لەبەروی حەزم لێ بوو زۆر باش ڕۆشتم لەگەڵی. هەموو ئەو ماوەی کە بەشدار بووم لە فێرگەکە تقریبی 6 مانگێک ئەبوو کە بە بەردەوامی چوون، دواتر بۆ هۆکاری جیاجیا و خوێندن و هەنێ هۆکاری تر لێیدا ئەبڕام، بەڵام حەزم بۆم ئامێرەوەی نەکردو هیچ کاتێ وازی لێ بێن. بەشێک لە کۆمەڵگەکانی ناوچەکە ژەنینی میوزیک و بەتایبەتی ژەنینی دەف بۆ کچان بە گونجاو نابینن، بە حوکمی ئەوەی دەف پێویستی بە ماسوولکەی بەهێز هەیە و پیان وایە کچان ناتوانن بیژەنن، بەڵام کانی بەخۆی و دەفەکەیەوە پێچەوانە بیر دەکاتەوە. کچوژنی زۆر بینم ئێستا خەریکی ژەنینی دەفن، ئەوە زۆر دڵخۆشمەکە و هیچ ئەو شتانە کاریگەری لەسەر من نەکردو بۆی بڵم ئەمە بە ئامێرێکی پیاوان ناسراوە با من دەسی نێمێ، لەبەرەوەی ئێستا بڕوا ناکەم هیچ ئامێرەیەتر شانیەوە بێجیا بکرێتەوە بۆ ڕەکەس، لەبەرەوە زۆر ئاساییە. سەرەتا کە هاتم دۆ پلانم نەبوو کە شتێکی وا بکەم، بەڵام ئێستانە حەزەکەم لە گروپێکی دەفی کچانە ئیش بکەم. لە کاتێکدا ژەنیاری کچی دەف لە هەرێمی کوردستاندا ڕوو لە زیادبوون دەکەن، گروپی جیاوازی کچانی دەفژەن دروست بوون و هەندێک جاریش لە ڕێی فستیڤاڵ و کۆنسێرتەوە چالاکیەکانیان نمایش دەکەن. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.